بەرەزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕاپەڕینی خەڵکی کوردستانەوە 34 ساڵ لەمەوبەر خەڵکی کوردستان بە یارمەتیهێزی پێشمەرگە ڕاپەڕینیان دژ بە زوڵم و ستەمی بەعەس ئەنجامدا و هەرێمی کوردستان یاخود باشووری کوردستانیان لە دەسەڵاتی بەعەس پاک کردەوە. لە ڕاپەڕینەکەدا تەنانەت کەرکووکی قودسی کوردستانیش ڕزگار کرا بۆ چەند ڕۆژێک. گفتوگۆ دەکەین لەبارەی ئامانجەکانی ڕاپەڕین، دەستکەوتەکانی ڕاپەڕین. ئێستا حکوومەت هەرێمی کوردستان بە ئەزموونی 34 ساڵەیەوە توانیوێتی چی بۆ خەڵک بکات، چی نەکراوە. ئێمە وەکو کورد لە ناوچەکە لە بەردەم کۆمەڵە گۆڕانکاری گەورەداین. ئایا لە باشووری کوردستان بە تایبەت لە ئاستی ئەو گۆڕانکاریە گەورەیەدان کە ئێستا لە ناوچەکە هاتوۆتە دی. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەحموود سەنگاوی فەرماندەی دێرین. کاک مەحموود سڵاو لێبێ. بەخێرات سەرچاو. سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. ئەمڕۆ 34 ساڵ تێپەڕێ بەسەر ڕاپەڕینی خەڵکی کوردستانە. ئێوەژێکێکبوون لەو فەرماندانی ئەو کات کە بەشێکی ئەو شارانە سەرپەرشتیتان دەکرد لەگەڵ پێشمەرگەکانی تردا. پەیامە چییە لەم ڕۆژەدا؟ چی دێتەوە یاد؟ ئەتەوێت چی بڵێ؟ پێشەکی سەری ڕێز دەبەردەم گۆڕی جەنابی مام جەلال و هەموو شەیدانی ڕێگای ڕزگاری میلێتەکەماندا نوێنین. ئەو سەردەمە ئێمە کۆمەڵێک فەرماندە و پێشمەرگە بووین کە دانەبڕابووین لە میلەتەکەمان و بە هەموو ناخۆشیەکانەوە لەگەڵ میلەتەکەمانە بووین، هەتا پارتیزانی دوای ئەنفال کە خوتانزانی سەختترین خەباتی پێشمەرگایەتی بووە. وەتانزان بە درێژایی مێژوو میلەتانی دنیا خەباتیان کردووە لە ناو میلەتەکەی خۆیانە، بەڵام هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان لەوە تێپەڕی خەباتی کرد لە ناوچە چۆڵەکانە کە هیچ کەس نەبوو لێ یارمەتی و هیچ جێگایەکیش نەما بوو کە پەنایەک جگە لە پەنای بەرد و ئەشکەوتەکان تا هێزی پێشمەرگەی لێ بحوێتەوە. ئێمە ئەو سەردەمەیشمان تێپەڕانوە، لەو سەردەمەیشا هاتین لەبەرەوە ئێمە ئەو سەردەمە وعدمان بە میلەتەکەماندا بووتمان جارێکی تری هێزی پێشمەرگەی کوردستان ئەشبەتاڵ ناکە. بەڵێ ئێمە ئەشبەتاڵمان نەکرد. هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان لە بادینان و هەتاکو و گەرمیان و سنووری خانەخینیش هێزی پێشمەرگە لە پارتیزانیانمانەوە ڕاستە کارە سادبار بوو، ڕاستە ناخۆش بوو، ڕاستە ئێمە لە هەموو وازمان لە ژیانی خۆمانە هێنا بووم و ڕەنگە وەختەکە زۆر نەبێ ئەگینا من بە وردی ئەچوومە ناو کۆمەڵێشتەوە کە ئێمە ئەو سەردەما کە قەرار بوو هەموو کوردستان بگوێزرێتەوە و شارەکانیش نەمێنێ خۆزانی دیهات نەما بوو، ئۆردگاکان هەموو محاسەرە کرابوون بە هێزی دوژمن. ئێمە ئەو کاتان بڕیارماندا کە لە ئەو کاتانیش بمێنینەوە و خۆمان فێرکەین بە ڕووە خواردن بە ڕوو بە کۆمەڵێشت کە لە شاخەکانی کوردستان ئایا خۆمان ڕابێنین بەوە و خۆمان ڕابێنین بەوەی ئەو کاتانە هین هەبوو، حیوانات هەبوو بیکوژی ئاسک و هەتا بەرازیش لەبەرەوە سەردەمانەیە مامانتوانی ئەوەیش بەکاربێنین و بڕیارماندا بۆ ئەگەر لە کتێبەکەی مناخوێت بێتەوە ئاسکەکان پێسەکان بکەینە سەری پێڵاوەکە و پێسی بەرازەکان بۆ ژێر پێڵاوەکە لەبەر و پێسی بەراز بەهێزەوەوانە تا ئەو سەردەمە ئێمە درێژە بە خەبات بدەین. بەڵام عێراق ئیتا ئەو سەردەمانە خۆتزانێت سەرڕۆیەکی گەورەی کرد کە پەلەمانی دەتوێت بڵێ ژیانتان ینی بۆی بەر لێ بێنە سەرباز عێراق، ینی دەتوێت بڵێ ژیانتان لە چەرمەسەریەکی زۆر لە زەحمەتێکی زۆر ینی وەکو خۆت دەڵێ گژ و گیاتان دەخوارد لەوێ لەبەرەوەی خۆراک نەبوو، خواردن نەبوو، بەتایبەت پارتیزانەکان. ئێمە ئەو سەردەمە هێشتانە ڕێخستنەکان یەکێتی نیشتمانی کوردستان کارابوون، ئەوان هاوکاریانە کردین، بەڵام ئێمە دامان نابوو ئەوە ڕێخستنەکانیش نامێنێ و کوردستانی چۆڵە بێ، بەڵام ئێمە هەر بمێنێنەوە بەو شێوەیە و بتوانین درێژە بە حیاتی خۆمان بدەین و درێژە بەو وعدە بدەین کە بە میلەتەکەماندا بوو. بەڵێ ئێمە وعدەمان بە میلەتەکەماندا و عێراق سەرڕۆی کرد پەلاماری کۆیتیدا دەرگایەک بۆ ئێمە کرایەوە ئەو هێزە گەورەیش کە بەردەوام پەلاماری ئێمەیەدا و تەمشیتێکرد لە کوردستان تۆزێ کەم بووەوە ئەوانە هەر ئەو جاش و خۆفرۆشەکان هەبوون ئەهاتن لەگەڵ هەلیکۆپتەر و لەگەڵ ئەوانە تەمشیتیانە کرد بۆ ناوچەکان بە دوای پارتیزانەکان ئاگەڕان و تاکە هێزیش کە پارتیزانیە بوو یەکێتی نیشتمانی کوردستان بوو. حیزبی شیعی
مەفرەزەیەکیان هەبوو بەداخەوە ئەویش خۆیان لەناو خۆیانە خیانەتیان کردووانە هەموو شەید بوون و نەمان ئەو کاتانەیش مەفرەزەکەی حیزبی شووعیش ڕێخستنەکانیان زۆر بەباشی نیانتوانی بەخێوی بکەن ئەو سەردەما برادرانی ئێمە پێشمەرگەکانی ئێمە و ڕێخستنەکانی ئێمە بوون هاوکاری ئەوانیشیانە کرد بەڵام بەداخەوە لەناو خۆیانە خیانەتێکیان کرد و ئەوانەیش تیاچوون بەڵام ئێمە بەردەوام بووین تا ئەو کاتەی عێراق ئەو سەرڕۆیەی کردووە لە کۆیتیداوە تۆزێ وەزعەکان بەرەو ئەوە ڕۆی ئیتر جێشی عێراقی وەزعی تێک چوو و هێزی پێشمەرگەی کوردستان و جەماوەر و چەکدارە شۆڕژگێڕەکان و ڕێخستەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و ئەو کاتە هەندێ هێزی لە ناوەی کوردستان دروست کرابوون هەنی هێزی لە ناوەی کوردستان دروست کرابوون کە ئەو کاتانە ئەو هێزانە بۆ ئەوەی ڕۆژە لە ڕۆژان ئەگەر پارتیزانیش نەما ئێمە لە ناو عێراق بتوانین هەرچیمان پێ بکرێ بیکەین یەکێتی نیشتمانی کوردستان بەرنامەی زۆر وردیدا ڕشت بوو بۆ ئەو سەردەمە چارەن و سازانە و بەردەوام بووین ئەوە بۆ عێراق پەلاماری کۆیتیدا و عێراق بێهێز بوو و خەڵک لە خواروی عێراق ڕاپەڕی و لە کوردستان ڕاپەڕی و ناوچەکانی کوردستان وەکو جەنابەت باست کرد بە کەرکووکیشەوە ئێمە شارەکانمان هەموو ئازاد کرد ئێمە هەتا جەلەولان ڕۆیشتی هین لەولاوە برادران کاک عوسمانی حاجی مەحموود شەید حەمەڕەش و ئەوانە تا دووسخورمات و ئەوانەیش ڕۆیشتن لە دووسخورماتویش پاکیان کردەوە بەڵام بەداخەوە ئەو کاتە مجاهیدین بەناو مجاهیدینی خەڵکەوە ئەوانە هێزێکی تۆکمە بوون لە هێزی پێشمەرگەی کوردستانیاندا و سەدان پێشمەرگە و خەڵک شەید بوون و لەوە کاک حەمەڕەشیش بەداخۆ شەید بوو لەو شەڕانە دەیان کەسی تری شەید بووم لە کەرکووک و لە ناوچەکان بەڵام ئەو کاتەی لە ڕاپەڕینیش تاکە هێز لە کوردستان کە ڕاپەڕینی کرد یەکێتی نیشتمانی کوردستان بوو هێزی تریتیان نەبووە بە هیچ شێوەیەک ئێمە کاتی خۆی لە پاوە لەگەڵ خوای خۆشبێ کاک فەریدون جوانڕۆی ئەوانە دانیشتین ئەو کاتە ئەو وتی من پێشمەگەم لەگەڵایە وتمان چەند پێشمەرگەت لەگەڵا بێ وتی 6 پێشمەگەم لەگەڵا بێ لەگەڵ ئێوە دێنە خوارەوە بەڵام ئەو ڕۆژەی وتمان با ئێمە تەمەن من چوو بوومە خوارەوە ماوەیەک پێش ئەوە وتمان یاڵا ئیتر بسبەینێ ئەڕۆین کاک فەریدون بەداخەوە کەسی لەگەڵا نەبووتی وەڵای کاکە کەسم لەگەڵا نییە ئێستا وتمان بێ تەنیا خۆیش دەگەر لەگەڵمانە بێی ئەڵێن ئەوە نوێنەری لەبەری کوردستانە نوێنەری پارتی دیموکراتی کوردستانە و ئەویش خۆشی نەهات لەگەڵمانە تاکە هێز کە چوینە خوارەوە ئێمە لە پێشە من لە خوارەوە بووم کاک عەدنانی حەمەیمینە کاک فەریدون عەبدولقادریش هات کاک شێخ جەعفەریش بە هێزێکەوە هات و لە باوەنورەوە دەستمان پێ کرد هەتاکو ئەو کاتای چوینە هەموو جێگەکان یعنی ئەگەر هەر هێزێکی تر بڵێ من بەشداریم کردووە ڕاست نییە هەتا لە هەولێریش لە دەستپێکی ڕاپەڕینەکەیە کاک مەحموودیان هەر دواتریش بەشدار نەبوون دواتر هاتن هەموو شارەکان ئازاد کرا بۆ ئۆساک هاتن لە خۆتەزانی هەتا لە زاخۆ ئەوانەی ئەو کاتە ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و ئەوانە بۆ زیاتر ڕاپەڕین و پەلاماریاندارە و ئەو کاتە دیارە کاک نیوشیروان سەرپەرشتی هێزەکانی کە جەنابی مام جەلال لە کوردستان نەبوو سەرپەرشتی هێزەکانی کرد و هێزەکانی جوڵان و دوای ئەوەی کە منتیخەی ڕانیە و ئەو منتیخانە هەموو ئازاد بوو کاک مەسعودیش هاتە خوارەوە ئەو کاتانە ئەوان هاتن بەڵام داینەمۆی ڕاپەڕین یەکێتی نیشتمانی کوردستان بووە لەبەرەوە پێش ئەوەی ئێمە ئەو ڕێکەوتنانە بکەین ناوچەکانمان دابەش کرد بڵێن من دانرا بووم بۆ دەربەنی خان یان بۆ کەلار یان کاک عەدنانی حەمەیمینا بۆ جێگایەک مامۆستا عەلی پەرلەمان بۆ جێگایەک کاک عادل شکر بۆ جێگایەک هەموو ناوچەکانمان ئێمە دابەش کردو لە نێوان خۆمانە کاک حەمەڕەش خوا لێی خۆشیەوە بۆ کفری بوو بەڵام دوایی ئیتر شەڕەکە لە دووسخورمات و لە میحوەری کاک عوسمانی حاجی مەحموود گەرم بوو کاک حەمەڕەشی چوو بۆی بەداخۆ لێ کاک حەمەڕەش باشە کاک مەحموود لە سەروبەندی و ڕووداوانەیە چەند تۆ بیرۆلەکانی خۆ نووسیوەتەوە ئەوەی کە هەست بکەی ڕووداوێکا بوو بنووسیاتەوە نەنووسیبێتەوە یان حەقی خۆیت پێ نەدابێ ئێستا ئەمە بە دەرفەتێک بزانی بۆی کە باسی بکەی ڕووداوێک بێ کەسایەتیەک بێ
واللهی ساکە من شتێکی وا لە خیاڵمان نییە شتەکانی خۆ من نووسیوەتەوە بەڵام زۆر بەداخەوە ئێمە نەمانزانی مزەکەرات بنووسینەوە لەبەر ئەوەی من بۆ خۆم کۆلکەمەلا بوو یعنی ئەو برادرانی تریش جەناب مامۆستا عەلی ئەو کاتە خەریجی کولیە بوو پیاوێکی نووسەر و باش بوو بەڵام ئەوانی زۆر پیا هین نەچوون. کۆلکەمەلایەکەت لە چی وەی کاکمە؟ من ئەو کاتە لە حوجرە لە لای مەلا دێمە من خەڵکی لا دێم مەکتەب و شتە و کاتە لە منتیقی ئێمە نەبوو نە جادە هەبوو نە مەکتەب هەبوو مەلایەکمان هەبوو لە دێکە لای مەلاکە هەنێ خوێندومە و فێری خوێندەواری ئەوانە بووم وەتزانی ئەو کاتە خوێنەواری مەلایش جاری وا بوو خەڵک ئەبوو بە مەلا هێشتانە باش لە نووسین و ئەوانە تێنێگەیش لەبەر وەکو ئیستا نەبوو قورئان تەخوێن ناتوانانی قورئانەکە بنووسیتەوە یان هەندێ حەدیث و ئەوانە بوو نەتەتوانی بینووسیتەوە لەبەرەوە خۆزانی زیاتر وشەکان عەرەبی بوون وە نووسینەوەی قورئانی قورسە ئەوە نەبوو ئەمان ئەوەی دەوری بکەرەوە دەوری بکەرەوە پیا بچۆرەوە بەڵام ئەوە نەبوو ئیساکە خۆزانی تەلەبەیەک ڕۆژانە شتێکی پێڵێن لە ئەنجامی ئەوە کە تا خوێندن تەواوەکە بێتە کەسێکی خەتجوان یان کەسێکی وریا لە نووسین و ئەوانە ئێمە لەبەرەوە برادەرەکانی تریژ ئەو سەردەمە بە وردی بزەکەراتیان نەنووسیەوە ئەم دواییە دەستیان کردە نووسینەوەی ئەوەی کە زۆر شتی کۆ کرد بووە کە حەمەی حاجی مەحموود گوڵەخانە بوو کاک حەمەی حاجی مەحموود ئەگەر هەر پڕکاغەزێکی دەستکەوتای شتێکی سەر بنووسای هەڵیەگرت بە حکمی ئەوەی ئەو بە سوورێنەوە بوو بە حکمی ئەوەی علاقاتی لە دیوی ئێرانیشە بوو لەگەڵ خەڵک شتەکانی نەفەوتە من شتم زۆر کۆ کردەوە بەداخەوە لە ئەنفالە قایم کرد جارێکی تر نەمدۆزیەوە لەبەرەوە لەژێر ئەزا قایم کردەوە ئەرزێت بەڵام دیارە دۆزی بوویانەوە بەڵام ئەو کەسەی دۆزیوێتەوە بردوێتی هین نەبووە ینی کەسێک نەبووە گەر برادرانی ئەگەر جاش بیدۆزیاتەوە بۆی بیبردای بیدایەتە ئەمن و ئیستخبارە خۆتەزای ئەمن ئیستخباراتی ئەوانە خەڵکی هین بۆ شتەکان مایەوە لە ئەرشیفا هەڵیان نەکرد با خراپیش بواە ئەوان لە ئەرشیفا هەڵیان گرت و خزانین بەیان نامە و شتەکانی سەردەمی پارتی دیموکراتی کوردستان و ئەوانەی هەتا یەکێتی نیشتمانی کوردستان و ئەوانە چی دەست ئەمن کەوتو لە ئەمنی سلێمانی خەڵک دۆزیوە هێنایەوە هەتا کتێبێکیان لەسەر نووسیوەتەوە ئیسا بەڵام ئەو کەسەی کە ئەوەی منی برد دیارە کەسێکی وریا و خوێندەوار نەبووە نەیزانیوە ئەمە بعد کاری بێنێ و دوای ئەوسایی لە جێگای ئەیزانیهی منامە هەموو ئەیزانی دەفتەری بروسکە و ئەنوا وەشکەڵشتیا بوو نەیهێنایەوە بڵێەوە هین تۆیە یان هین بیداتە لایەنێک بەکاری باسی کاک محەممەد حاجی مەحموود کرد وتت بەڵگەکانی پارە چۆن لەو شاخای توانی بیپارێزێ قایمێکرد ئەو شاخە ئەو بە سوورێنەوە بوو دایمە سوورێنیش شاخێک بوو نە ئێران دەیتوانی بەتەواوی سەیترە بکاتە سەرێ نە عێراق ئیسەیشی چێزێک نییە بتوانێت سەیتری بکاتە سەر سوورێنە ئەوانی شارەزان بوون منتیقەی خۆیانە هەموو ئەو شتانی ئەو قایمە کرد هەموو شتانی قایمە کرد چیرۆکێکی بەڵگەنامە یەکجار زۆری لە هەموو چیرۆکێکی بیر خستمەوە ڕۆژێک بەرنمێکم لەگەڵ بەڕێز کاکشە محەممەد شاکەلی کرد وتی ڕۆژێک لە شاک بووین ینی تر وتی کە تیارە ها و فڕۆکە ها و کوونە تیارە هەبوو خۆمانە کرد بە کوونە تیارە وتی کاکە حەمەشمان لەگەڵ بوو بە زمانی وە قساکەم وتی کاکە حەمەشمان لەگەڵ بوویتی تیارە هاتو چوونە خانۆکانەوە وتی ئەو گەڕایەوە بۆ یەکێ لە کوونە تیارەکان و با بڵێن چوێ بینایەکەوە و فەردێکی لەگەڵ خۆیان هێنا فەردێکی دابوو بە شانە جۆنیەک وتی یەکێک لە برادەرەکانم وتی ڕۆڵە کاکە حەمە پارەکانی هێنا لەگەڵ خۆی وتی کە جۆنەکەی هێنا بۆ ناو کوونە تیارەکە سیرمان کرد هەمووی بەڵگە و نووسرا و ینی ئەو بەڵگانەیە کە کۆی کردبوو لەو کاتەشە بیری لەوە کردێتەوە بەڵگەکان کۆ بکاتەوە و نەفەوتێ بیخاتە کوونە تیارەوە من یەکێ لەوانە زۆر شتم کۆ کردووە هەم لە ئەنفال فەوتا هەم لە سیوەکی ئابیشها بەداخەوە کوڕێکی خاڵۆزام لە ناو حوشەکە هەمووی کۆ کردبوو ئەگری تێبەردا بوو و ئەو دەفتەری ئەو کتێبەی منیش هێشتانە موادی خام بوو دەست برادرانی پارتی کەوت بوو ئەوانش دڕی بوویان فڕیاندا بوو پارچە شتەکانی لە ناو قوڕ و ژێر پێوانە خەڵک بۆ یەنامەوە لەبەرەوە ئەویش ڕەنگە لە 25 بیرەوەریەکانی من بێ لە 75 فەوتا بەداخەوە بەنیازیت پیا بچیتەوە جارێکی تر تازە ئەو هینە نەما من تەمەنم ڕۆیشتووە شتم لە فکرنیە وەکو پێویست بەڵام سا ئەوەی هەیە ئەوە نەم لێ هین کردووە ئەوەی بیرۆریەکانی من ڕەنگە لێریش هەبێ ئێستا بەڵێ
کاک مەحبوب بگەڕێنەوە سەر باسەکەمان باس و بابەتی ڕاپەڕین. دەزانین ڕاپەڕین بۆ کرا بەعاز لە ناو ببرێ. بەڵێ ئامانجە دیاریکراوە ئامانجی دیاریکراوتان نەبوو یانەرەوەی کە بەعاز لە ناو بەرن هەندێک لە سەرکردەکانیش پێشتر دەیانوت ئێمە کۆمەڵی خەڵک بووین بەو شاخەوە ئاتین ڕاپەڕینمان کردو دواتر هەر ئەمانە ینی حکومداری شاریان گرتە دەست. ئامانجەکەیەوە تەنها لە ناوبردننی بەعز بوو یان چی بوو؟ دیارە ئامانجی ئێمە لە ناوبردنی بەعز بوو پێمان وا بوو بەعز کە لە ناو بچێ عێراقێکی دیموکراتی بێتە سەر حکوم حەقی میلەتی ئێمەشەدا و ئێمەش وەکو کەسی ئەو کاتانە هێشتانە مەسلەی حکمی زاتی لە ئارا بوو. دوای ئەوە مەسەلی تر هاتە پێشەوە فێدرالی هاتە پێشەوە ئەوانە ئەو کاتەمان و ئێمە لە عێراقا حکمی زاتی ڕاستەقینەوە وەرەگرین و لە وڵاتەکەی خۆمانە کاروباری وڵاتی خۆمان بڕێەوە بین. ئێمە هەر ئەوە نەبوو کە بەعز بڕۆخێنی بەعز بڕۆخێنی ئامانجەکەی ئێمە چیە لە ڕوخاندی بەعز ئامانجی ئێمە هاتنە سەرکاری حکومەتێکی دیموکراتیە لە وڵاتە کە حەقی هەموو پێکهاتەکانی ئەم وڵاتە بدە. بەڵام ئەوەی تر ئەوە هیچ ئامادەکاریەک بوو ئەمە کرابوو ینی تۆ دەزانی ژیانی شاخ جۆرە ژیانێکە ئەسڵەنەوانی کە لە شاخن هەمیشە ڕاهێنراون بۆی کە دیژە نظام بن دژە حکومت بن بەڵام ئەوان لە شاخەوە دێنەوە و ئەوانی تر خۆیان دەبنە حکومداری شارەکە. ئامادەکاری بووم حکومداریە کرابوو لە شارە دیارە ئامادەکاری کرابوو مامجران خۆتزانی پیاوێکی یەکجار وشار بوو یەکجار بە ئاگا بوو لە سیاسەتی دنیا و لە حکومڕانی و لەوانە هەموو ئامادەکاری کرابوو بەڵام بەداخەوە ئێمە هاتینۆ خەڵکێکی کەم بووین و زۆربەی ئەو خەڵکەی کە چەکدار بوون لە عێراق ئێمە تێکەڵی ئەوانە بووین ئەوانە نیوەیان لەگەڵ ڕێزما کۆمەڵی چارڕەنگە پیاوی باشن فێری دزی و فێری شڕە خواردن و فێری ئەم هینانە بوون حرمەتی هێزی پێشمەکەیشان لەکەدار کرد ئەو کاتانە دەستیان بۆ هەموو شتێکە برد و تا دزینی سیارەی حکوومەت و دزینی دام و دەستگاکان و هەموو شتێک ئەم وڵاتە وێران بوو ئێمە زۆرینە نەبووین تا هێزێکی گەورە بین و سەیتەری کامل بکەینە سەر وڵاتە بەرنامەی ئێمە ئەوە نەبوو بەرنامەی ئێمە ئەوە نەبوو دەست بۆ ماڵی خەڵک بین بەرنامەدانرا بوو ئاگامان لە دەوائیرەکانی حکومت بێ نەیدزن ئاگامان لە ئەرشیف و ئەوانە بێ لەبەرەوە بزانین بەعز چی کردووە چی نەکردووە ئەنفالەکانمان چی بەسەر هاتووە چی بەسەر نهاتووە ماون نەماون ئەو کاتە زۆر کەسی کاگنوشیروان خۆی یەکێک لەو کەسانە بوو کە بەرنامەی کۆکردنەوەی ئەرشیفی حکوومەتی عێراقی زۆر لە مەقسەد بوو وەزانی کاگنوشیروان هەم پیاوێکی سیاسی گەورە بوو هەم پیاوێکی خوێندەوار بوو نووسەرێکی زۆر باش بوو کاگنوشیروان بەداخەوە لەگەڵ پیاوێکی تونوتیش بوو نەیەتوانی ئیداری زۆر کەس بدا بەڵام پیاوێکی سیاسی زۆر گەورە بوو نووسەرێکی زۆر توندوتیژ مەبەستە لە ڕووی سیاسیەوە تون بوو لە هەموو شتێکا تون بوو لە هەموو شتێکا تون بوو هەرچەنی حەقیشی بووی ساکە زۆر کەسێڵێ نێوشیروان سەفا پیاوی کوشتووە ئەو کەسانی نێوشیروان سەفا کوشتوونی ئەوانە ئەو خەڵکە تاوانباران کار لە ڕۆژە سەختەکانی خەباتی ئێمە خیانەتی تاریخیان لە میلەتی ئێمە کردووە دەیان و سەدان کەسیان لە میلەتەکە ئێمە داوا دەستەوەی ئەعدام کراوە هەرچەندە بەداخەوە برادەنانی پارتی بوونە پەناگەیەک بۆ تاوانباران ئەوە شتێکت بۆ بگەڕمۆ جارێک لە دوای شەیدبوونی شەید خالیدی گەرمیانی من بوومە فەرماندەی کەرتی پێنجی هەرێمی پێنج کینێکمان دانیا سەیتەرەیەکمان دانیا لە لای کفری هەنێ عەسکەرمان گرت و هەنێ مەسئولی جێی شەعبی کەلارمان گرت و پیاوێکیشمان کرد پیاوێکی لا تەڵەب بوو هینێکی لە گیرفانە بوو دا ئیستا خەڵک ئەگەر وریانە بێ لە دنیا نایزانێ سەیرم کرد هەموو ڕەخەم تەلەفۆنی دنیای وتمەسە ئەمە لە سەفارەتی عێراقە لە دەرەوە بەڵام ئەمە پیاوێکی تاوانبارە نۆ کەسی ئێمەی داوەتەی ئەعدام نۆ کەسی ئەمە مدیر ناحی کۆکس بووە کاتی خۆی نۆ کەسی ئێمە داوەتی ئەعدام پیاوێکی لەگەڵا بوو ناوی عەبدولوەهاب باجەڵان بوو محامی بوو بەڵام ئەختیار بوو پەکی کەوتبوو هێنامان لەگەڵ خۆمانە لە ڕێگا ئێمە نەمان ناسی ئەو کابرایە لە ڕێگا عەبدولوەهاب باجەڵان پەکی کەوت بە فەرزەیەکی حیزبی شوعیشمان لەگەڵا بوو ئەوانەی برادەرانی شوعی وتیان ئەم مدیر ناحیە کاتی خۆی ئەندامی ئێمە بووە
بە ئێمەیان نەوت ئەمە ئەو تاوانبارەیە وتی ئەمە ئەندامی ئێمە بووە و با بەرە لایکەین لەگەڵ ئەم هینا جێبێڵی لەگەڵ ئەم پیاوەختیارە بەڵێ جێمان دێڵا بۆ ئێوارەکەی زانیمان ئەمە کێیە زانیمان ئەمە کێ نۆ کەسی داوەتی ئەدامێکێ لەوانە برای مامۆستا جەعفەر بووە ئەم کابرایی تر ڕۆیەوە تازە لە دەستمان دەرچوو ڕۆیشت و جارێک لە بەغداوە لە خزمەتی مام جەلال بووم گەڕامەوە بە تەیارە پیاوێکی ئەختیار لەمە دانیشتی وتی ئەم ناسیت وتم نەوەڵڵا وتی تۆ منن نەدیەوە وتم تەوەخوا ناکەم وتی بە بیری تێ منە گرت و لە لای عەبدولوەهاب باجڵانە من ئازاد کرد وتم تۆ ئەیودی وتم خۆزای ئەم چاوەم کوێر بۆیە ئەم دەسێشم پێوە نەبووایە بەڵام بتم ناسیایە وتی بۆ وتم وەڵا لە تۆڵی ئەو شەیدانی هاوڕێمە ئەم کوشتی یا کاک نوشیروان ئەو کەسانی کوشتویەتی زۆر حەقی بووە لەبەرەوە کاک نوشیروان مەسوولی ئێمە بووە ئێمەی ناردووە یان ئەندامەکانی ڕێخستی ناردەوە بۆ کارێک و پیاوێکی تاوانباری ئاوادایەتە دەسەوەی ئەعدام کراوە ئەیسبینێ کاک نوشیروان پێ بیانگرێتە باوەش نیانگرێتە باوەش تۆڵەی خوێنی هاوڕێکانی لێکاتەوە تا بەداخەوە وتم باشە ئەمە ئیسا لەکوێ وتی وەڵا لە لقی پێنجی بەغدا لێ مەسوولی کۆمەڵایەتی ینی بەداخەوە برادرانی پارتی بوونە پەناگا بۆ و تاوانبارانش باشە کاک مەحموو ینی پێدوانیە ئەو نەرمین واندەش لەگەڵ جاش و مستەشارەکان تۆ خۆ کوڕی گەرمیان و گەرمەسێری و لە مەڵبەندی ئەنفالەوە پێگەیشتووی نی ئەو نەرمینواندن لەگەڵ جاش و مستەشارەکانە ینی بە گرنگی ێزانی یانەوەی کە حەق نەبوو بۆ شێوازە نەرم بن لەگەڵا بە ئێستەشەوە یعنی ئەوەی جاش بێ و مستەشار بێ و کەس لی ناپرسێتەوە گرنگ بوو ئەفوو ئەم گرنگ بوو بگەڕێمەوە پێش ڕاپەڕین ڕۆژێک لە پارتیزانیەوە من گەڕابوومەوە بۆ ئێران ئەو کاتە فەرماندەی بەتالوێن یەک بوو مەتالوێنی هێزی پێشمەکە بە خەرمان لە پاوە بوو مامۆستا عەلی پەرلەمان جێگری من بوو تەلەفۆنی لێ درا و ساتەلە ئەم مۆبایل و شەدەم بۆ تەلەفۆنی هین بۆ خەت مامۆستا عەلی هەڵی گردوتی کاک نوشیروانە ئەتێوێ وتم فەرموو کاک نوشیروان وتی ئیستاکە بێ بۆ کرماشان وتم بەسەر چاو ئەوسای وەکو ئێستا نەبوو مۆنیکاوانە بخەینە ڕێشم سواری تەکسیەک بووم ڕۆیشتم بۆ کرماشان ڕۆیشتمە لای کاک نوشیروان وتی بڕۆ خوارەوە بۆ پارتیزانی بەسەر چاو وتی هەنێشتیشم حاضر کردووە بۆ حەمەڕشوان بێ بۆتم بەسەر چاو ئەوسا ئەمە نەبوو زانین ئیلتیزامات هەبوو وتی بەڵام مەڕۆ ئیسا کاک مەسعود دێ بۆ ئێرە لەگەڵمانە دانیش و دوای بڕۆتم بەسەر چاوان دانیشتم تەمەن من هیچی هینم ڕەم نەبوو بەڵام کاک مەسعود هات دوو کەسی لەگەڵا بوو خۆلیان خۆشبێتیان نەماوان یەکیان دکتۆر ڕۆژی نووری شاوێز بوو ئەوی تریان مەرەغای دۆڵەمەڕی بوو هاتن و کاک مەسعود دانیشت و دەگەڵ کاک نوشیروان کەوتنە مناقەشەی ئەفوەکە ئەفوی عام کاک نوشیروان وتی کاک مەسعود ئێمە ئەم جاشانەی کە خیانەتیان کردووانە ئەگەر ئیسا ئەفویان نەکەین ئەڕۆنە خواری عێراق دوای بێ مناڵەکانیان بێنینەوە بۆ ئیسا ئەفویان نەکەین ئەفویان کەین و دانیشت ئەوانە نە کە تاوانی گەوریان کردووە ئەوەی حەقی ئێمەی لەسەرا وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئەفویانەکەین ئەوەی حەقی خەڵکی لەسەرا ئەوە شتێکی جیاوازتر کاک مەسعود وتی من ڕاموان نییە بەڕام وایە ئەمانە حەچی ماڵیان هەیە لە سەردەمی جاشایەتیە بە خوێنی پێشمەرگە پەیدایان کردووە هەمویان لێ وەربگرینەوە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بەڵام نەیان کوژین دانیشت کاک نوشیروان وتی وەڵام من پێم خراپە ئەوە بەڵام نەیاکەینە مەسئول ئەمانە نەکەینە مەسئول بەداخەوە هاتینەوە ئەوان هەرچی جاشە و خائینەکانەیە هەمویان بردە لای خۆیان یەکێوەکو تەعسیب شاوەیس و ئەوانە کە هەتا بینێ خاخەیان بە خوێنی خەڵکی کورد و هێزی پێشمەرگە و هەمانە ئەوانە سوور بووە بردنیان و دوای کاک مەسعود ئێمە وەکو کوڕی مەلام سەفای ژوایە دوای ئەوە هەرچی جاشەکان بوو ئەو کاتانە ئێمە ئەوەی تاوانبار بوو خەڵکی کوشتووە ئەوانە ئێمە دژایەتیمانەکرد نەمانە کوشتن بەڵام دژایەتیمانەکرد بەڵام برادرانی پارتی هەمویان برد و هەمویان کردە مارشال و فید مارشال و شەڕی ئێمەشان پێ کرد و هەموو کاک مەسعود وەفای نەبوو بۆ ڕێی خۆی
واتە ئەمە شایەریدانێکی مێژووی گرنگە تۆ خۆ دانیشتی لەو مەجلیسەیە بەڕێز مەسعود بەرزانی دژی ئەوە بوو کە لێخۆشبوونیان بۆ دەربکرێت. بەڵێ جەنابی کاک مەسعود دژی لێخۆشبوون نەبوو. دژی ئەوە بۆ ئایود نابێ ماڵ و سەرۆتەکەیان بمێنی هەمووی لیان وەرگرینەوە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئەو سەعفویان بکەین. بەڵام دوایی هەموویانی برد و کردنە مەسئول. باشە کاک محمود ئێستا دۆخێک هاتوتە پێشەوە بۆ کورد ساڵانێکی زۆرەوە لە شاخەباتان کرد بۆی کە شتێک بۆ کورد بەرەم بێ ئێستا شتێک هاتوتە پێشەوە بۆ کورد لە سەراسی ناوچەکە تۆزە قسە و باسی لەبارەوە بکەین. ڕوانی نوچیە لەسەر ڕووداوانی لە ناوچەکە ڕوەدەن لە تورکیا بۆ نمونە ئەوترێ کورد پێویستی بە پرسی ئاشتیە ئەوێ بە ئاشتی بژین پێکەوە ینی حەزەکەم ڕوانینی تۆ وەکو فەرماندەیەک وەکو پێشمەرگەیە کە خەباتت کردو بۆی کورد ببێ بە شتێک ئەو لە ڕۆژاوای کوردستان ئێستا کورد تا ڕادەیەک ینی حکمێکی جێگیری خۆیەکە لە چەند ناوچەیەک. وەڵام من قسەیەکی جەنابی مام جەلالت بیریێنمەوە لە ساڵی هەشتا و حەوت چوون بۆ ئێران. باشە لە کرماشان ماینەوە من و شەید حەمەڕش خوا لێی خۆش بێ لە خزمەتی مام جەلال بووین. بەڵێ هین هات بۆیە محسنی ڕەزایی و کۆمەڵی خەڵک هاتن باسی ئەوەیان کرد کە هەمومان لە خزمەتی ئیسلاما بین. جەنابی مام جەلال وتی بەسەر چاو ئێوە وەکو فارس واز بێن لە حکومەتەکەی خۆتە، تورک با واز بێنێ لە حکومەتەکەی خۆی، عەرەب با واز بێنێ لە حکومەتەکەی خۆی. ئەو کاتە لە پێناوی ئیسلاما ئێمە لە جەبهەی پێشەوە دابنێن. بەڵام ئێوە ئێستا فارس حکوومەتی خۆیەوێ و عەرەب حکوومەتی خۆیەوێ و تورک حکوومەتی خۆیەوێ ئەی بۆ ئێمە بۆ نەمانوێ ئێمە بۆ ئازاد نەمی لەم وڵاتە. جا لەبەرەوە ینی بەڕاستی بۆ ئێمە حرام نییە خۆ ئێمە دەسڵاتی خۆمانە بێ حکوومەتی خۆمانە بێ و تورکەکانی ئێمە ئەڵێن ئێوە برای ئێمەن و بەڵام هینەکە جاری چوونە لای عەرەبێک کاک نوشیروانی وەزعتان چۆنەوەتی کاک نوشیروان نەبرا بچووک بۆ نە ماڵت لە خوار ئاوایی بێ لەبەرەوە ماڵ لە خوار ئەوای بێ هەر دزێ بێ ئەی باو برا بچووکیش بووی لە هەموو جێگەی هەڵتەسێنن هەرچیشەکانێ پێ دەکەن و ئەوان ئێمەیان بە برا بچووک قبوڵە حەسەن بە برایەمان قبوڵە بە برا قبوڵمانیان نییە بەڵام ئێمە هەموو وەختێک دەستی برایەتی ئەوانەمان درێژ کردووەتمانە بەسەر چاو لەگەڵ ئێوەژین بە برایەتی ئەژین بەڵام حەقی ئەوەشمان بدەنێ ئێمە میلەتێکی گەورەین لەم وڵاتە حەقوایە لە تورکیاش حکمی فیدرالی هەبێ لە عێراقیش حکمی فیدرالی هەیە لە سووریەش هەبێ لە هەموو لە ئێرانیش هەبێ لە هەموو جێگەکان هەبێ ئێمە میلەتێکین حەقی خۆمان هەموو یەک گرینەوە بینە دەوڵەتیش بەڵام بەداخەوە کورد یەک پارچە نەبووە لە مێژوویە و ئیستەیش هەست بە مەسئولیت ناکەین وەکو پێویست. ئیسەیش حاکمیەتەکەی ئێرەمان لامی هەمترە تا ئازادی میلەتەکەمان بۆ نمونە برادرانی پارتی ڕاستەدەنی زۆری نانهێناوە بەڵام کاکەگیان ئەی خەبات و قوربانیەکانی ئێمەش بێن بە قەدەرمان دووبوونەکەمان بە قەدەر قوربانیەکانمان بە قەدەرم دروستکردنەوەی شۆڕش دوای ئەنفال بە قەدەر ئەو هەموو ئەعدامات و ماڵوێران و شەیدە کە دامان ئێمەش بێ لەم حکومەتە دەساتمان هەبێ لە حکومەتەکان لە حکومەتی پێشوە کاک مەسرور هیچ دەساتێکی نەداوە برادەرەکانی ئێمە هیچ دەساتێکی نەداوە برادەرەکانی ئێمە لە مەنتیخەی خۆیان ئەو هەموو خزمەت گوزاری و پارە ئەوانەیان هەبوو خزمەتی خۆیانیان پێکرد و ناوچەکانی خۆیانیان پێکرد بەڵام ئیسەیش بڕۆ چەندین دێ هەیە لە گەرمیان هێشتانە کارەبای نییە جادەکانمان خراپە وەزعمان خراپە ئیسەیش خۆتە زانی ئێمە هاتین میلەتەکەمان ڕزگار بکەین و میلەتەکەمان لە ڕفاهەت و خۆشییا بژی بەڵام ئیساکە بینیوتە وەزعی خەڵک چ وەزعێکە ئێمە نەوتیشمان فرۆشت و ئێمە پارەی سرۆرەکانیشمان وەرگرت و ئێمە باجی هەموو شتێکیشمان وەرگرت بەڵام بەڵێن دوایی ئەڵێ 38 ملیار قەرزارین کاکە بۆ قەرزاری بۆچی قەرزاری کوا ئەو پارەی ئەو وڵاتە بۆ ئەم میلەتە وا لەکەن لێمان ناڕازی بێ باشە خەڵک دێن لێرە لە سلێمانی مزاهرە لە یەکێتی نیشتمانی کوردستانەکەن بابەیەکی حەزەکەی سلێمانی پاک بسووتێنە ئەو حکومەتار وەک خۆی وایە بڕۆ لە هەولێر داوا بکە لە سلێمانی داوای چی لەم نەکەی ئێمە تەنیا لەو حکومەتە وەکو ئەوەی کە نەبێتە هۆی ڕوخانی هەرێمەکە بەشداری ئەجینا دەسڵاتمان نەبووە لەو حکومەت ینی پێ دوایە گەرەکێتی
نەچێتە حکوومەتەوە ئەوە دوو ئیدارەی دروستە بێ ئەو یەکگرتوێشی ئەوان ئامادە نەبن حەقەکانی ئێمە بدەن، ئامادە نەبێ حەقی ناوچەکانی ئێمە بدەن. من حەزەکەم زانی ڕەنگە خراپ بێ بۆ میلەتی کوردی بۆ هینی 100 جار لەگەڵ ئەوە بووم دوو ئیدارەیە بێ بۆی خۆمان بەخێو بکەین، نەک ئەوەی کە چاوەڕوانی دەستی ئەم لاولا بین و ئەوانیش حسابمان بۆ نەکە. پێ دوایە ئەتوانرێ ئەمە بکرێت، ینی تۆ بۆ نمونە ئومێ دەکەم قەت نەکرێ، من ئومێ دەکەم نەکرێ، ئومێ دەکەم نەکرێ بە باشی بیر بکەینەوە قازانجی میلەتەکەمان بخینە سەر هەموو شتێکەوە و لەسەر وەزارەتێک و لەسەر دەسەڵاتێک و لەسەر دوو دەسەڵات تێکی نەدەین، بەڵام ئەوە تەنیا بە ئێمە ناکری. باشە کاک مەحموود لە ئەم یادانەدا هەمیشە و گەنجەکان کە ئێوە بینن ینی لە شاخ بوون دژ بە باس و زوڵم و ستەم وەستاونەتەوە، بەڵام گلەیان لەو دەسەڵاتەیە ئەڵێن بۆ واتان کرد بۆ هێناتان تا ئەمڕۆ ئەمەی کە ئێستا هەیە بەرهەمی ئەو 34 ساڵی ڕابردووشەکەیەوە حکومداریتان تیا کردووە هەر یەکە و بەپێی منیش گلەیم هەیە خوارەوان گلیان نییە، بەنیش گلەیم هەیە، منیش حەزەکەم ئێمە خەباتمان کردەوە میلەتەکەمان ئیسا میلەتەکەمان لە ڕەفاهێتا بژی، میلەتەکەمان وەزعی باش بێن، میلەتەکەمان گلەیمان لێ نەکەن. ڕەنگە لە ناو مەسئولەکانی ئێمەیشا وەڵامی خەڵک نادرێتەوە، وەڵامی خەڵک نادرێتەوە، دەیان خەڵکەیە غەدری لێکرێ نازانێ بچێ بۆکوێ. ئەیسا کاک بافڵ تۆزە هینی کردووە، بەڵام ئەم خۆتزانی ئەم شارانە هەر دز و جەردە و ئەو کەسانی کە باجیان وەرەگرت خواردە بوو هێتاکۆ ئەو کۆمەڵێ ئیجرراعاتی کرد، ئیجرراعاتەکان ڕەنگە شتێکی باش بێت تا حدێکی باش ئەوانەی دوورخسووەتەوە تونوتیژی لەگەڵ ئەوان ناکرد کە ئەچنە سەر خەڵک. ئێستا خەڵک ناوێری بێتە سەر من لەبەرەوە چەکم پێەیە، بەڵام پیاوێکی مقاولی قوربەسەر دەماچەیەکشی پێ نییە بە ڕیباتێک و قاتێکەوە چی پێکرێ بەرامبەر دز و جەردەی ئەو وڵاتە، ئەبێ حکومەت پارێزگاری لەوە بکە. یا لەبەرەوە ئێستا ڕەنگە باشترێ، بەڵام دەیان کەس هەیە قەدری لێکرێ ناتوانێت بچەشکات بکە، ناوێرێ بچەشکات بکە، ئەترسیە لێ بیانیژم پوژندەوە لاشکات ناکەم و باقەدرەکە ئەکرێ با بڕوە. ئەی تۆش گلەی دێوەگەڵ خەڵک من 100 گلەیم هەیە. من تا ئیستا لە 1960 بوومەتە پێشبکە و کادر ئەو کاتانە لە پارتی دیموکراتی کوردستان تاکو ئاژبەتاڵ. لە دوای ئاژبەتاڵ پەیوەندیم کردێتە کۆمەڵی مارکسی لینی کوردستانەوە لە 1970 پێشمەرگەم هەتاکو ئیستا دوو شۆڕشم بەسووەتە یەکەوە هەتاکو ئیستاکە من تەقاعدم ناکەن ئەڵێن ناود نییە، بۆ ناوم نییە، کەمم کردووە درەنگ هاتووم، هەرچی ناخۆشی هەیە لەم وڵاتە بەشداریم تیا کردووە بە دوای ئەنفالیشەوە کە 12 مانگ ئەو کاتە مناڵم هەبووە بە جێمێڵاوە کە چوومەتەوە بۆ ئێران کچەکەم کە جێمێڵاوە مناڵ بۆدایانە باوەشمان نەمدەوتم مەکێ وتیانەوە شنەیە ئیسا مامۆسایە، ینی ئەو هەمووی کردووە ئیسا ئەوراقەکان مەدرن و فرێدەن. ئایسە تۆ خانەنشین ناکەی؟ خانەنشین نابم و ئیسا ناویشم نییە معاشم نادەنی. ئایسە موچە نییە؟ موچەم نادەنێن نایدەن. جا کاروباری تۆ ڕای نەکرد کاک مەحموود خۆ من ئەوە بۆیە لێرە ئەڵێ من تەنەزول ناکەم بۆ ئەوە لە برس شابن و تەنەزول ناکەم لەبەرەوە من کوڕی پیاوێکی فەقیرم، باوکم بە هەتیوی گەورە بووە، باپیرم لە 1934 لە شەڕی شە مەحموود ئەوانە شەهید بووە، باوکم بە هەتیوی گەورە بووە، خۆشم بە فەقیری و ئەوانە هاوردومە و لە پێشمەرگایەتیشە تەحەداکەم دەستم بۆ هیچ شتێک نەبردووە، قەدرم لە کەس نەکردووە. ڕەنگە پیاوێکی تونوتیژ بووم بەرامبەر دوژمنەکانم، بەرامبەر دوژمنی میلەتەکە نەخۆم دەبڕم کوڕێکی پیاوێکی فەقیرم کەس دوژمنم نەبووە، ڕەنگە تونوتیژ بوو بێتم، ڕەنگە لە شەڕا تونوتیژ بوو بێتم، لە کۆمەڵی ئیجرراعاتا تونوتیژ بوێتم، بەڵام دەستم بۆ ماڵی کەس نبردووە، حورمەتی کەسم نەشکاندووە، بەڵام بەسەر ئەوەی شەوە ئێستا ئەوە حاڵی منە. من ئەوە بێ خەڵکی بکە قسەکە وێ بەڕاستی کاک مەحموود، یانی سەوراقەکانێ نازانم بەخوا لە ڕێگەی کاک جەعفەری شۆ ناردم هەر فڕێیاندا نازانم ها ونیشان کرد ونیشان کردی ساگای وێ بە دوایە بگەڕێم پارچە پارچە بزانم لەکوێ هێنا و مەجارێتە دروستی کەمەوە. باشە کاک مەحموودی کە ئێستا هەیە ینی مەسەلەن ئەوەی کە بەدی هاتووە بەدەست هاتووە ئەمە وەیە کە خەبات و قوربانیدانتان بۆی کرد؟ وەڵا ئینسان هەندێک کەس هەیە ئەڵێ هیچ نەکراوە بێ وجدانیە، زۆر کراوە،
بەڵام بیلەتەکەی ئێمە و ئێمە چاوەڕوانی زۆرتر بوون بکرێ ئیسەش چاوەڕوانی زۆرترین بکرێ و لە هەر وڵاتێکیشا کە دەسات ئەم دەسە و دەستی نەکردەوە باشتر نابی سا بڵێن لە وڵاتانی دنیا ئەم حیزبە باش ئیژناکە لە هەڵبژاردننی داهاتووە سەرکەوت و نابێ حیزبێکی تر دێ جەماعەتێکی تر دێن ئەوانی لە 4 ساڵا هەوڵە دەن ئیش و کار بکەن بۆ ئەوەی لە هەڵبژاردننی داهاتووە بیبەنەوە بەڵام ئێمە بەڕاستی لەو وڵاتە پارە و ماڵی ئەم وڵاتە هەموو درایە خەڵک درایە ئەو خەڵکانەی بۆی دەنگ بدەن لە دنیا حیزبی سیاسی ئەندامەکانی بەخێوێکە بەڵام لێرە ئەندامەکەڕن بە پارە بۆی دەنگێم دەنێ ئەمەش تا سەر ناڕوە ئەمەش تا سەر ناڕوە وردە خەڵک بیرەکاتوە ئەو جیلێش کە تەقاعد بووە و پارەی زۆرێ دەنێ لە خۆڕای ئەو هەموو جاشەکە تەقاعد بووە لەسەر خوێنی هێزی پێشمەرگەی کوردستان 4 ملیۆن و 5 ملیۆن و ئەوەنەیە دەنێ ئەمە ئەمرێن نامێنێ لە دوای ئەمە ئیتر گۆڕانکاری دروستە بێ لە ناو خەڵکە لە ناو گەنجە گۆڕانکاری دروستە بێ خەڵک خوێندەوارە ئێستا خەڵک بە ئاگایە گەنجی ئێستا بە ئاگایە ئەخوێنێتەوە ئاگای لە دنیاە ئاگای لە چواردۆرە ئێستا نەمانەزانی لەو دی و هینەوە لەو دی و کەرکووکۆ کوێیە بەڵام ئیساکە خەڵک شارەزای ئەمریکایە شارەزای ئەوروپایە شارەزای ئاسیایە شارەزای سیاسەتە شارەزای ئیداراتە خەڵکی ساکە وردە شارەزای ئەوانە بووە بەینێکی تر ئەگەر ئێمە باش سیاست نەکەین لەسەر دەسڵات نامێنین باشە کاک مەحموود چەند خولێکێکی کەممان ماوە پێم خۆشە مانگی ڕەمەزانی پیرۆزە و دەزانم یعنی ئێستا پابەندی بە ئەرکانەکانی ئیسلامەوە لە حەج و نوێژ و ڕۆژ و ئەوە لەگەڵ ئەم ڕەمەزانە زۆر باشم نەتینیم بێ نەبرسیمە بێ لەبەرەوە لە سەرەتای ڕەمەزانی شۆ نیەتی هەستی ڕۆژەکەم هێناوە بۆ هەموو ئێوارەی نیەت نێنم لەشە ساغ بێ کێ هەیە داوای لێبوردنی لێ بکەی هەست بکەی ینی بغەدر یان ئەوەی کەس بکەی دڵت لێشان دەبێ یان ئەوەی هەست بکەی شتێک لە دڵ تا بێ و بتەوێ پێی بڵێ واللهی من شتێکی وان نایەتە خاڵما غەدری وام کردووە بەڵام من داوای لێبوردن لە کەسوکاری شەهیدەکانەکەم کە من لە ساڵی هەفتە فەرماندەی پێشمەرگەم وە کوڕی خەڵک لام شەهید دەبێ و ئیسا ناتوانم خزمەتیان بکەم خۆزگایە بمتوانایە هەموو تەمەنی خۆم تەرخان کردایە بۆ خزمەتی کەسوکاری شەهیدەکان بۆ بمتوانایە ڕێکخراوێک دروست کەم شتێک دروست کەم کە پارە و ئیمکانێت پیاکەم و بۆ کەسوکاری شەهیدەکان بەڵام بەداخەوە من ناتوانم ئەوانە بکەم هەوڵت بۆ داوە بۆ ڕێکخراوەکە هەوڵم بۆ داوای سێشە نامیلکەیەکەیە لە بەردەم چاپکردنایە سواڵی ئەم لەولام زۆر کردووە بۆ خەڵکو ئەوانە نامیلکەکەش دەرەکەم بڵاوێکم ومێ دەکەم کات دەستی ئەوەیش ڕۆژانەیش ئیستا پێم عیب نییە کە خەڵکێکی زۆر هەژار هەیە یان داماو هەیە بچمە لای دۆست و خزمەکانمان خزبی زۆرمانە پیاوی زۆر باش و دەوڵەمەنن داوای پاریان لێەکەم بۆ ئەوانە داوای هەتا بزانە لە ئەوەی دووز لێ قەومیان یەکەمین کەس من بووم بەهیمەتی جەمالی حاجی عەلی بەهیمەتی کاک حوسەینی مەلا ساڵا بەهیمەتی کاک عوسمانی ناوگردان کۆمەڵەیەک پیاوی دەوڵەمەنە ئەوانی سا ناو خەڵکی تریش کاک سامانی عوماری ئەمانە هەموو هاتم بە ترێلە خواردن و ئەساسی ماڵ و ئەو شتانە هەموو یەکەم کەس من بووم چوو بردووم بۆ داویە بۆی دابەشیکەنە سەر ئەوانە پێم عیب نییە بۆ خەڵک سوال بکەم بەڵام بۆ خۆم بیژمرم داوا لە کەس ناکەم داوا لە حیزبەکەی خۆشم ناکەم کاک مەحموود سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بە خێراتی سەرچاو قسێک دەگەرماوە لە سپاس بۆ ئێوە وەڵام من شەرم لە کەس ناکەم قسەی خۆمەکەم لەبەرەوە قەرزاری نەقەرزاری حیزبەکەم قەرزاری منە من لەبەرەوە هەموو تەمەنی جوانی خۆم و خوێنی هەموو کەسوکارەکەم داوەتە ئەو حیزبە و یەکەتی نیشتمانی کوردستانیش حیزبی منە هەتا ئەمرم لەگەڵی ئابم و هەوڵی شەدەم ڕێچکە و ڕێبازی باشتر بگرێتە پێش بۆ ئەوەی بچێتە ئەو ئاستەی کە میلەتەکەمان لێ ڕازی بێ هەر حیزبێکی سیاسی میلەت لێ ڕازی نەبێ ئەو حیزبە وردە وردە بەرەو پوکانەوە نەمانە ڕوە
زۆر بەڕێز کاک مەحموود سەنگاوی فەرماندە و پێشمەرگەی دێرین خۆت پێت خۆش بوو بە دێری ناوی لای ئێمە هەر فەرماندەی لای خەڵکی کوردستان سوپاس دەکەم. سپاس بۆ ئێوە کە حامی ئەڵێ مەسئولیت چەڵکی دەسە و بکەی دەستە شۆر دیتر نامێنێ مەسئولیت و ئەوانە هیچ نییە بەڵام پێشمەرگایەتی هینە مێژووە پێشمەرگایەتی مێژووە ئەوە هەرمێنێ. تەمەند درێژ بی ساغ و سەلامەت کاک مەحموود سپاس کە بەشداریت کرد لەگەڵمان بە خێراتی سەرچاو. هەر کەسی جنێوم پێدا لەم بارەوە گەردنی ئازابی گەردنیان ئازاکە گەردنی ئازاکەم لەبەرەوە هەر کەس ئازادە چێڵێ ئەوەی پێشوو ئەوەشی لایەندە کەیفی خۆیەتی. ساغ و سەلامەت بی کاک مەحموود سپاس دەکەم. خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژمان پێشکەشکردن تا پێتانەگەن و کاتێک خۆش خواتان لەگەڵ.